ڕۆژی پێنجشەممان 95 ساڵیادی دامەزراندنی 15 ساڵی زانکۆی ئەمریکیە کە هەر بۆ بوونەوە چالاکی یاخود کەرنەڤاڵێکی هەمە جۆر ساز دەکەن کە تێیدا چەندین پرۆژاوە چەندین چالاکی لەو ڕۆژەدا نمایشەکرێت و سازەکرێت. قسە و باسی زیاتر ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز گۆشان قەرداغی مامۆستای زانکۆی ئەمریکی. بەخێراتی گۆشان خان، بەخێربی سەرچاو. چالاکیەکانی ڕۆژی پێنجشەممە خۆی لە چیا بینێتەوە و بۆچی 15 ساڵە زانکۆی ئەمریکی دامەزراوە بەڵام ئەمە یەکەم جارە چالاکی سازەکرێت؟ پێشەکی زۆر سپاس بۆم دەرفەتە، زۆر خۆشحاڵم کە لێرەم. ئێمە وەکو خۆت بتە زانکۆی ئەمریکی 15 ساڵ یانی دامەزراوە، 15 ساڵ خزمەت دەکات لەم شارە و لەم وڵاتەیە. بەڵام وەکو خۆت ئاماژە پێ ئەمە یەکەم جارە کە ئێمە دەرگای زانکۆمان کردوێتەوە بۆ کارنڤاڵێکی ئاوا فراوان و کراوە کە مەبەستی ئێمە دوولایەنە. یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی ئەمانە ئاهەنگێ بگەڕین بۆ ئەوی کە 15 ساڵە ئێمە ینی هەین و توانیمانە خزمەتی گەنجان و کۆمەڵگاکەمان بکەین. بەڵام لایەکی تریش ئەوەیە کە بەڕاستی پێمان ئەغزای ئەمەم هەموو چالاکی و خزمەتە ئەەکەین و چەند ینی بە شانازیەکی زۆرەوە تەلەبە و ستاف و فاکڵتی یاخود مامۆستایان چەند کارێکی تایبەت و چالاکیان هەیە حەزەکەین تیشکێکی بکەینە سەر لەو ڕۆژەیە و بتوانین لە هەمان کاتیشە عێلاقێکی بتەوتە دروستکەین لەگەڵ کۆمەڵگایە بۆی کە بتوانین بێکەوە دەست لە ناودەست بتوانین خزمەتی نەکە گەنجام بکەین بەڵکو کۆمەڵگا بە ئام بکەین زۆری ئەم ئیڤنتەوە. خۆتان ئامادە کردو بۆ ئەوەی کە ئیڤنتێکی گەورە ساز بکەن. مەرجەکانی ئێوە چی بۆ خوێندکارانیان پرۆژەکانی ئەوان چییە کە لەو ڕۆژە نمایشیەکەن و پرۆژەکان بە تەنها پرۆژەی خوێندکاران یان هی پرۆفیسۆر و با بڵێن کەسانی تری ناو زانکۆی ئەمریکی تایە؟ وڵا خۆی ڕاستیەکەی ئێمە زانکۆکە بەس لە پرۆفیسۆر مامۆستا و تەلەبە نابینین. ئێمە زانکۆکە چەند کارمەندێکی تایبەتی تا هەیە، ڕاستە خوێندکاران، ڕاستە مامۆستایانە، بەشی ئیداریە، بەشانی جیاوازەوە و چەند سنتەرێکی لە کۆڵینۆشمان هەیە کە بەڕاستی زۆر چالاکن. ئەو ڕۆژە هیچ کەسێکی دەرنەکردو لەو شتەیە. هەموو بەشەکان چۆڵی نوێنەری خۆیان هەیە لەویا و چەند چالاکیەکی تایبەتیان ئامادە کردووە. هەتا لە پاکردنەوەی شوێنەکە چۆن ئامادەیە بۆ میوانێکی زۆر ماڵ حازرەکە لە هەموو لە بچووکترین دیتێڵەوە تاکو گەورەترین پلان هەموو شتێکمان ئامادە کردەوە بۆی کە ڕۆژەکە بە خۆشی و بە باشی بڕابڕێەوە. زۆر باشە. پرۆژەکان چییە؟ خۆیان لە چیا بینێتەوە؟ چەند شتێکی فراوان و جیاوازە. ڕاستیەکەی ناڵێم خۆی بەش جیاکراوەتەوە. چەند بەشێکی تایبەتمان هەیە کە پەیوەندی بە خوێندنەوە هەیە، ینی بەشی زانستیەکان کە خۆ مامۆستان لە بەشی زانستی پزیشکەکان کە خۆشبەختانە بەشی ئێمە لە هەمووی بەشەکانی گەورەتری ینی نوێنەراتی هەیە لە ڕۆژەیە. بەڵام جگە لە بەشی زانستیەکان و بڵین خوێندنەکان چەند سنتەرەکان کە باسم کرد کە ئێمە 5 سنتەری زۆر چالاک و گەورەمان هەیە لە ناو زانکۆکەیە کە پێکاتۆ لە سنتەری جەندەر بەشی ئایرس کە پەیوەندی بە پۆلیسی و بە سیاسەتەوە هەیە. سنتەرێکمان هەیە کە ناوی کاشە کە پەیوەندی بە لێکۆڵینەوەی مێژووی هەیە، مێژووی کۆن کەشکۆڵمان هەیە. ئەمانە هەموو پرۆژەی تایبەتیان هەیە؟ ئەمانە هەر سنتەرن تایبەت و لەناو هەر سنتەرە و پرۆژەیەکی چەند جۆرا و جۆران هەیە. یەکێکیان کە توان بکو نمونەیەک باسیکەم کەشکۆڵ کە سنتەرێکە بۆ هێشتنەوەی چۆنڵی کەلتور و عاداتی ناو کوردەباری و کۆمەڵگای خۆمانە. ئەوان زۆر چالاک بوون و دەستێکی باشن هەبولەوەی کە ئێمە سلەیمانی بۆ بناسرێ وەکو سایتێکی یونسکۆ بۆ لەتوچەریانی. لەگەڵیشا سنتەری AEIC کە پەیوەندی بە تازەگەری و نوێگەریە لە بواری بزنس و ئەنترپرنۆرشیپە. جگە لە سنتەرەکان و جگە لە بڵین بەشی زانستیەکان لە هەمان کاتیشە ئێمە تشکی زۆرەکەین لەسەر چالاکی تەلەبەکان خۆیان بە دوو جۆر. ئێمە وەکو زانکۆکە زۆر ینی حەزەکەین پەرە بدەین بە خوێندنی دەرەوەی ناو ژووری خوێندن کە پێکاتۆ لە کلەب و لە چالاکی و لە ئیشی خۆبەخشی ئەوانەی کە لەوێ ئامادەن هەمووی لەوێ نوێنەرایەتی خوانیان پیشانیان و چالاکیەکانی خۆیان ینی نمایشەکەن و بازێکیشی زۆری چەند کارێکیان هەر لەو ڕۆژە ینی هینەکەن ینی ئەنجامەدەن.
لەگەڵیشە لە کۆڵینەوەی تەلەبەکانیش کە بە تاک و بە جەمع لەگەڵ ئەو سنتەرانە کە ئەنجامیان ناوە ئەو ڕۆژە چەندانێکی نمونەی پیشان ئەین و بۆی کە کۆمەڵگاکە بتوانێت ئیسفادە و چێژێک لەوانە ببینە کە ببینێت کە تەلەبەکانی ئێمە تا چ ڕادەیەک چالاکن. زۆر باشە ئێوە وەکو زانکۆی ئەمریکی چی جیاتانە کاتەوە لە زانکۆکانی تر و زانکۆی ئەمریکی چەندێک توانیوێتی کاریگەری لەسەر بیر و هزری خوێندکارەکانی هەبێ و وان لێ بکات کە بە ئازادی کار بکەن و بە ئازادی بیرروڕای خۆیان دەرببڕن. من ئەمە یەکێکی لەو شتانی کە خۆم شخصیان زۆر شانازی پێوەکەم کە وەکو مامۆستایەک لەو زانکۆیەم لەبەر چەند شتێک یەکێکیان ئەوەیە کە ئێمە سیستمی خوێندنمان ڕەبتی هەیە بە سیستمی ئەمریکی کە پێوتە لیبل ئارتس ئەجوکیشن ئەم سیستما لەوانە جیاوازیەکی زۆری هەبێت لەگەڵ زانکۆکانی تراکە لەناو وڵاتی ئێمە هەیە بە تایبەتی لەسەر ئەوەی کە لە یەکەم ساڵانی خوێندنی تەلەبەکان زۆر فراوانە دەرسەکانیان بۆ نمونە تەلەبەیەک گێت ئەڵێ من ئەمە اختصاسم لە بیزنسا بێ بەڵام ساڵی یەکەم و دووهەم لەوانەیە چەند دەرسێکی جۆراوجۆری وەربگرێت کە پەیوەندی بە زانستەکانەوە هەیە کە پەیوەندی بە مێژووە هەیە بە ئینگلیزیەوە هەیە ئەوەش سەبەبەکەی ئەوەیە کە بتوانین ئەو شەخصە ئەو تەلەبەیە ئەو گەنجە کە دوایی تەخەڕوجی کرد ئەساسێکی وای هەبێ کە لە ڕووی زانستی فراوانەوە کە بتوانێت لە حەج بارەکە ئیشی کرد بتوانێت سەرکەوێتەیە ئەمە یەکێکیان. نمونەیەکی تر کە ئێمە جا ئەکاتەوە ئەوەیە کە ئێمە بەڕاستی هاندەرین لەناو مەبدەکانی خۆمانایە کە وەکو مازانکۆی کارکەین کە تەلەبەکانمان وا پەروەردە بکەین کە هین بێت یعنی سەر بەخۆ بن لەسەر پێی خۆیان ڕاوەستن کە ئەوان فکرێکان هەبێ کە بیانە چالاکیە بکەن خزمەتێ بکەن یاخود نوێگەریە بکەن بە هەموو شێوەیەک ئێمە هەوڵێن یارمەتیان بین لە دەرسە هەوڵێن کە ئەوان دایمە ڕێی خۆیان فەرزکەن بتوانن مناقەشەی زانستیانە بکەن و لە هەمان کاتیشە دڵسۆزی چواردەوریان بن نەکە لە ناوخۆیانە و زۆر هاندەریشین بۆ ئیشی خۆبەخش چەند چالاکیەکی گەنجان و تەلەبەکانمان هەیە کە بە چاودێری مامۆستاکانەوە یارمەتی دەرین بچنە ناو کۆمەڵگا بچن خزمەتکەن بچن کارێکی وا بکەن کە بتوانن نەکەر خۆیان ئیسفادەیان هەبێت بۆ کۆمەڵگا بەڵکو خۆشیان ئیسفادێکی یعنی لە ڕووی سکیلز و لە ڕووی تواناوە بتوانن پیا بکەن لە دەرەوەی دەرسەکانیان زۆر باشە. چێ ئامادەی هەموو ئەم پرۆژانە ئەبێ کە تۆ ئێستا باست کرد بە تەنها خوێندکارانی ناوزانکۆی ئەمریکیان خوێندکارانی تریژە کەسانی تر ئەتوانن ئامادە بن لەو کەرنەڤاڵە؟ ناوەڵا ئەمە بۆ هەمووانە ئەمە ینی مەبەستی ئێمە لەم ڕۆژە ئەوەیە کە ئێمە وەکو زانکۆیەک بتوانین خۆمان بناسێنین بە کۆمەڵگای خۆمان و معنایەوەیە کە ئێمە حەزەکەین هەموو جۆرە کەسێک هەموو کەسانێک کە ئارەزویان هەیە و کە کاتیان هەیە کە پێیان خۆشە بێن لە لامان ئەوەش هەر بۆ گەنجانیش نییە ڕاستێکی ئێمە چالاکیمان ئامادە کردە بۆ مناڵ هەتاکو گەورەترین ئەندامی بڵین کۆمەڵگاکەمان حەزەکەین هەمووی بتوانێت بێن ئێمە خۆمانیان پێ بناسێنین و ئەوانیش خۆیان بە ئێمە بناسێنین بەڵکو علاقاتێکی پتەوتر دروستکەین لە نێوان کۆمەڵگاکە و جامعەکە و زانکۆکەمان بۆی کە بتوانین دەست لە داو دەست خزمەتێکی باشتر و خزمەتێکی تایبەتتر بکەین بۆ ناو کۆمەڵگای ئامی خۆمانە. بەڵێ بەدەور لە سازکردنی ئەم کەرنەڤاڵە وەکو زانکۆی ئەمریکی هیچ با بڵێن هەنگاوی هاوشێوەتان نەبووە ساڵانی تر لە ڕێخستنی با بڵێن ئیڤێنتی بچووک بۆ پرۆژەکان یاخود هەموو ئەو کارانی کە ئێستا خۆت باست کرد؟ وەڵا بەردەوام چالاکیمان هەبووە بە تایبەتی لە ڕێگەی سنتەرەکانەوە چونکە بەشێکی زۆری ئیشی سنتەرەکان ئەوەیە کە هۆشیاری زیاد بکات لەو بابەتانی کە خۆیان حەزیان لێتی چالاکیەکان جاری وا هەیە لە ڕووی لە ڕێگەی سێمینارات و وەرکشۆپ و بووە یاخود جاری واش هەبووە لە بڵین نمایشی شێوەکار و شتیوا بووە لە هەمان کاتیشە هەل لە ڕێگەی زانکۆکەش خۆیەوە سوری فۆرم و چەند ئیڤەنتێکی گەورە بووە بەڵام هیچی بەقەی ئەمەی ئەم پێنجشەمەیە
نەبووە و بۆیە ئەمە زۆر یاین دڵخۆشین کە ئەم دەرفەتەمە بە دروست بۆ و هیوادانی هەمووان بێن چێژێکی لێ زۆر باشە هەموو ئەم پرۆژانەی کە باست کرد تەنها ڕۆژی پێنجشەممە نمایشەکرێن یاخود ڕۆژەکانی دواتریش بەداخەوە بەس ڕۆژی پێنجشەمەیە بەڵام ڕۆژەکە ڕۆژی کاملە لە سعات دەی بەیانەوە تاکو 4 عەسر بەرداوامە بێ دەرگا کراوەیە هەچ کاتێک هەچ کەسێک ویستی بێت سەردانمان بکە و هەمومان بە خۆشحاڵیەوە هەمووی وەرەگرین و پێمان خۆشیانی و هەمووی سەردانمان بکە دەستەکانت خۆش بێ بە هیوای کەرنەڤاڵێکی باش زۆر سپاس بۆ تۆ.